کاتی دابشکردنی موچەی مانگی نۆ ڕاگەیەندرا. وەزارەتی دارایی ڕایگەیاند بڕی 250 ملیار دینار خراوەتە سەر ژماری بانکی وەزارەتەکەیان و بە ئەگەرێکی زۆرەوە سبەینێ دابشکردنی موچە دەست پێ دەکات. ئەمڕۆ سێشەمە وەزارەتی دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بڕی 250 ملیار دینار وەک بژمەی یەکەمی 600 ملیارەکە لە ڕێیلقی هەولێری بانکی ڕافیدەینەوە خراوەتە سەر هەژماری وەزارەتەکەیان. سەرچاوەیەکیش لە وەزارەتەکە بەشار پرێسی وت ئێوارەی ئەمڕۆیان سبەی چوارشەممە بەشی دووەم و کۆتایی پارەکە دەگاتە هەرێم و بڕیار وایە هەر ئەمڕۆ لیستی دابشکردنی موچەی فەرمانبەران بۆ مانگی نۆ بڵاو بکرێتەوە. وتیشی بە ئاگەرێکی زۆرەوە سبەینێ دابشکردنی موچە دەست پێ دەکات و هاوشێوەی مانگەکانی دیکە وەزارەتی تەندروستی وەک یەکەم وەزارەت موچەی پێدەدرێت. دادگای فیدراڵی داوایەکی عەرەب و تورکمانی کەرکووکی ڕەت کردەوە. دادگای باڵای فیدراڵی عێراق داوایەکی عەرەب و تورکمانی کەرکووکی بۆ دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی شارەکە ڕەت کردەوە. ئەمڕۆ سێشەمە دادگای باڵای فیدراڵی عێراق و داوای ڕەت کردەوە کە لەلایەن عەرەب و تورکمانەکانی پارێزگای کەرکووکەوە پێشکەشکرا بوو بۆ دواخستنی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای شارەکە بە بیانووی وردبینیکردن لە لیستی دەنگدەرانی کەرکووک. داواکەی عەرەب و تورکمان بۆ سندنەوەی مافی دەنگدان بوو لەو 257,000 کوردەی پێشتر لە پرۆسەکانی تعریبدا لەلایەن ڕژێمی پێشووە لە پارێزگاکە ڕاگوێزرابوون و دوای پرۆسەی ئازادی گەڕانەوە زێدی خۆیان و مافی دەنگدانیان بۆ گەڕایەوە. لە هەرێمی کوردستان 1422 تۆمەتبار فەرمانی دەستگیرکردنیان هەیە و دەستگیر نەکراون. بەڕێوبەری گشتی پۆلیسی هەرێم ڕایگەیاند لە کۆی 5920 داواکراو لە ساڵی 2021دا ئێستا تەنیا 1422 تۆمەتبار باون کە فەرمانی دەستگیرکردنیان هەیە و دەستگیر نەکراون. دوای بەڕێوەچوونی کۆبوونەوەی ژووری ئۆپراسیۆنی باڵای هاوبەش لیوا تاریق ئەحمەد بەڕێوبەری گشتی پۆلیسی هەرێم کە هاوکات سەرۆکی ژوورەکەیە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند ساڵی 2021 بە فەرمانی سەرۆکی حکوومەت ژوورەکە بە هاوبەشی نێوان وەزارەتەکانی ناوخۆ و پێشمەرگە و دەستگای ئاسایش و هەموو دەستگا ئەمنیە پەیوەندیدارەکان دروست کراوە. ئاشکراشی کرد ژمارەی تۆمەتبارانی فەرمانی دەستگیرکردنیان هەبوو و تاوەکو کاتی دامەزراندنی ژوورەکە دەستگیر نەکراون ژمارەیان 5920 تۆمەتبار بوون. بەڵام ئێستا لەو ژمارەیە تەنیا 1422 تۆمەتبار ماوە دەستگیر بکرێن. بە پێی ئامارەکەی ژووری ئۆپراسیۆنی باڵای هاوبەش ئەو تۆمەتبارە دەستگیر نەکراوانە زۆرینیان لە سنووری پۆلیسی پارێزگای هەولێرن کە ژمارەیان 852 داواکراوە و لە پارێزگای سلێمانی 661 داواکراوە و پارێزگای هەڵەبجە 13 و ئیدارەی سۆران 50 کەس و ئیدارەی گەرمیان 43 و ئیدارەی زاخۆ 9 داواکراوە و کەمترین داواکراویش لە پۆلیسی ئاکرەیە کە ژمارەیان 4 کەسە.